سڵاو مامۆستا ئارەم عەبدوڵڕەزاقم مامۆستای زیندە زانیم لە ئامادەی ڕزگاری کوڕە. وانێ ئەوڕۆمان لەسەر دووتە دووڕەکبوونە. بابزانین دووتە دووڕەکبوون چییە؟ چەند نمونەیەک لەسەر دووتە دووڕەکبوون باسەکەین. ئەمە دەرسی پێشتر لەسەر تاکە دووڕەکبوون نمونەی یەکەمان یەکڕەکمان لە یەکڕەجیدا، دوایەوە یەکڕەکمان لە دووڕەجیدا، دوای دووڕەکمان لە دووڕەجیدا، باسی زاڵبووینە تەواومان کرد، باسی هاوزاڵبوونمان کرد، ڕێژەکەمان ناسیوە. ئەی لە دووڕەکبوون دووتە دووڕەکبوون ئەو بابزانین چۆنە. تەماشا بابەجەم. دووتە دووڕەکبوون یعنی ئێمە دوو سیفەتمان هەیە. ئەو دوو سیفەتە بە پێی یاسای دابەشکردنی سەربەخۆ گەمیتەکان دروست دەکەین. پێناسەکە گرنگ ئاگادار بم. دووتە دووڕەکبوون چیە؟ لێکدانی جووتە دووڕەکبوون جووتە دووڕەکبوون چیە؟ بریتە لە جوودبوونی دوو تاچی جیاواز. چەند تاک؟ دوو تاچی جیاواز لە چێ؟ لە دوو سیفەتی بۆ ماوەی هاو دژدا. جووتە دووڕەکبوون دوو تاکم هەیە لە دوو سیفەتی هاو دژ. دوو سیفەتم هەیە، بەڵام لە تاکە دووڕەکبوون یەک سیفەتم هەبوو. باشە؟ بەڵام لێرە دوو سیفەتم هەیە. ئەڵێ پێشبینی ئەنجامەکانی جوودبوون جووتە دووڕەکبوون زۆر ئاڵۆزترە لە چاو تاکە دووڕەکبوون. باشە؟ ئەمە دێم چەند نمونەیەک باسەکەین. باشە، نمونەی یەکەم ئێستا دێن یەکڕەک و یەکڕەک چەند نمونەیەکمێن چار ئەگەرمانێ لە یەکڕەک و یەکڕەک لە دووتە دووڕەکبوون. یەکەم زاڵ و زاڵ، یعنی ئەوەیان زاڵە، سیفەت یەکەم زاڵە، سیفەت دووەمیش دەبی زاڵی. ئەڵێ زارێک یەکڕەک و یەکڕەک حەلەکەین. نمونەی دوای یەکڕەک و دووڕەک، دوای دووڕەک و دووڕەک بەو شێوەیە. زاڵ و زاڵ ئەوەتە زاڵ و زاڵ لە چ دەدەین؟ لە زاڵ و زاڵە دەین. ئەوە لە زاڵ و زاڵە دەرێت. هەمانە یەکڕەک و یەکڕەک بەزی و بەزی لە چ بدەین؟ لە بەزی و هەمانە ئەو جارە زاڵ و زاڵ لە بەزی و بدرێ. هەمانە هەر یەکڕەجی زاڵ لەگەڵ بەزی و یەکڕەجی زاڵ. باشە؟ لەم لێکدانانە کە ئەنجامە درێتن چارە گەرمان هەیە لە یەکڕەک و یەکڕەک بدرێتن کە لێکە درێتن 16 تاک دەرەچی. بەڵام گرینگە ئەمە یەکەم جا بێن بزانین چۆن گەمبیتەکان دروست دەکەین. بۆ نمونە لێرە ئەمە ئەڵێن چێ؟ لێرە ئاگادارن بابەجە. جوودبوونی جووتە دووڕەکبوون لە نێوان دوو ڕوخسارمانە، دوو ڕوەچ پۆڵکە کە دوو ڕوخسار دژی هەیە. یەکیان چییە؟ تۆ ترتی ڕەنگ سەوز دەبی بزانی کامە ڕوخسار بەزیوە کامە ڕوخسار زاڵە، گەنە بێت غەڵەتە بی، لەگەڵ چێ؟ تۆلووسی ڕەنگ زەرد. باشە، ئەنووسین تۆلووسی ڕەنگ زەرد پەڕێنرا لە چێ؟ تۆ ترتی ڕەنگ سەوز. باشە، کامە زاڵە کامە بەزیوە. لێر نووسی تۆلووسی ڕەنگ زەرد ئار کەپیتەڵ ئەوەن هەردووچیان زاڵن، کەواتە ئار کەپیتاڵ یعنی یەکڕەک و یەکڕەک، وای کەپیتاڵ. مادەم زاڵ و بەزیوە هەمان پیر بە سمۆڵی دانێمەوە، ئار سمۆڵ وای سمۆڵ. ئەوە باوانە. وتمان لە باوان گەمید دروست دەکەین، لە گەمید وەچە دروست دەکەین. باشە، بێ بزانین گەمیدەکان کو دروست دەبێت. لە جووتە دووڕەکبوون دوو سیفەتمان هەیە. لێرە ئاگادار بابەجەن. تەماشا، لە جووتە دووڕەکبوون چەند پیتم هەیە؟ پیتی ئینگلیزیەکان 1 2 3 4. ئەنووسم ئەوە یەکەم، ئەوە دووەم، ئەوە سێم، ئەوە چارەم. ئەوە تاکە دەبێ من گەمید دروستکەم. ئاگادار بە یەکەم وەکو ئەوە هاوکەشە بیرکاری، یەکەم لە سێمەدەم ئەبتە چێ؟ ئار کەپیتاڵ وای کەپیتاڵ. ئەوە گەمیتێکیان. هەر یەکەم لە چارەمەدەمەوە ئەبێتە چێ؟ ئار کەپیتاڵ وای کەپیتاڵ. باشە، ئەو جارە دووەم لە سێمەدەم ئەبێتە ئار کەپیتاڵ وای کەپیتاڵ. دووەم لە چارەمەدەم ئار کەپیتاڵ وای کەپیتاڵ.
چوار گەمیتم لۆ دروست بوو، چوار گەمیت. بەڵام لەبەرەوەی هەمووی وەکو یەک ڕێگە ئەڵێم یەک جۆر گەمیتە. باشە؟ یەک جۆر گەمیتە. ئەویش چییە؟ ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ. باشە. لە جوتە دۆڕەکبوون، لە جوتە دۆڕەکبووندا هەر گەمیتێک چەند هۆکاری تێدایە؟ دوو هۆکاری تێدایە. ئەڵێم دوو ئەلیلی تێدایە. وانیا؟ باش. لێرە لەبەرەوەی ئەوەش یەک ڕێگە، ئەوەش یەک ڕێگە. یەک جۆر گەمی دروستە بی، یەک زارنێکی کاتە یەک جۆر گەمی دروستە بی کە بابین حەلیکەین. یەکەم لە سێمەدەم ئار سمۆڵ وای سمۆڵ. یەکەم لە چارەمەدەم ئار سمۆڵ وای سمۆڵ. دووەم لە سێمەدەم ئار سمۆڵ وای سمۆڵ. دووەم لە چارەمەدەم ئار سمۆڵ وای سمۆڵ. ئەوە گەمیتەکانم دروست کرد. بەچێ؟ بەپێی چی یاسایەک؟ بەپێی یاسای دابەشکردنی سەربەخۆ. باشە؟ بەپێی یاسای دابەشکردنی سەربەخۆ دوو سیفەتمانەیە لەسەر دوو کڕۆمۆسۆمی جیاوازن. بەمەش بە شێوەی بەپێی یاسای دابەشکردنی سەربەخۆ لێک جا دەبێتەوە. ئێستا بێن لێکی بدەین. ئابزانین کو دروست بە. تەماشا بابەتجان. ئەوە تۆلووسی ڕەنگ زەرد باشە چوار گەمی دروست بوو. ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ، ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ، ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ، ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ. ئەوە گەمیتەکان. تۆترچی ڕەنگ سەوز دەما شوێنەکەی بکەنێم. ئەوەش چوار گەمی دروست بوو. ئار سمۆڵ وای سمۆڵ بۆ شێوەیە. دێن لێکە دێم. بەڵام لێرە لێکدانەکەی کواگەدار بن. هەردوو ئارەکان دێنوکەن یەکتر، هەردوو وایەکان دێنوکەن یەکتر. بەو شێوەی نەنووسی یاگەدار بە بنووسی ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ ئار سمۆڵ وای سمۆڵ. ئەوە هەڵەیە. باشە؟ ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ. کو حەلەکەم؟ تەماشای ئارەکان دێنوکەن یەکتر. ئار کەپیتەڵ ڕەچاوی زاڵ و بەزیوی بکە. یەکەمدا زاڵەکەی نووسم. ئار کەپیتەڵ ئار سمۆڵ. لێرە وای کەپیتەڵە وای کەپیتەڵ وای سمۆڵ. ئارەکان پێکەوە وایەکان پێکەوە. یعنی هەردوو پیتەکان وەکو یەک بن. باشە بەو شێوەی. تەماشا کەمێ ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ. بە هەمان شێوە ئەو جارە ئەوم لەوەی ئەوە دەرچوو. ئەو گەمیتە لەو گەمیتێ دەم ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ. ئەو گەمیتە لە سێمەدەم ئەوە دروستە بی. ئەوەیە لە چارەمەدەم ئەوە دروستە بی. حەلەکەم هەمووی وەکو یەکە. کو دەرچووە؟ هەموویان بەو شێوەی دەرچووینە. ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ. باشە؟ هەموو بەو شێوەی دەرچووە. ئەڵێم بۆ ماوە بابەتی هەمووی بەو شێوەی دەرچووە. ئەڵێم سەتاسەتیان ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ وای سمۆڵە. ئەدی ڕوخسارە بابەتی کو بدۆزمەوە. ڕوخسارە بابەتی بابەجام. ئەلیلی یەکەم و ئەلیلی سێم حساب بکە. ئەلیلی یەکەم کەپیتەڵە، یعنی ئەوە زاڵە. ئەلیلی سێم ئەوەش کەپیتەڵە کەواتە ئەوەشیان زاڵە. یعنی زاڵ و زاڵ دەرچووە. چەندیان؟ هەموویان سەتاسەتیان کو دەرچووە؟ تۆلووسی ڕەنگ زەرد. کەواتە لێرە بێن بە شێوەیەشکە حەلکەی ئاگادار بە. دوتە دۆڕێک بوون. من یەکڕەجی لە یەکڕەجی دەی. ئەگەر یەکڕەجی لە یەکڕەجی دەم لە دوتە دۆڕێک بوونی من چار ئەگەرمان هەیە. وابوو یەکڕەجی لە یەکڕەجی دەین. کاڵین یەکڕەک یعنی هەردوو سیفەتەکە یەکڕەک بێ. ئەگەری یەکەم ئەگەر یەکڕەجی زاڵ و یەکڕەجی زاڵ لە یەکڕەجی بەزیو بدەین. ئەوەتە زاڵ و زاڵ لە بەزی و بەزی و بدەم. ئەگەری یەکەم. ئەگەری دووەم ئەگەر بەزی و بەزی و یەکڕەجی بەزی و بەزی و لە یەکڕەجی بەزی و بەزی و بدەم. ئەگەری سێم ئەوە ئەگەری دووەمە. ئەگەری سێم یەکڕەجی زاڵ و زاڵ لە زاڵ و زاڵی بدەم. ئەگەری چارەم ئەگەر بەزی و زاڵ لە زاڵ و بەزی و بدەم. ئایا ڕێژەی بۆ مابابەت و ڕوخسارەوەت کو دەرەچی؟ دەبێت یەکەم جار گەمیتی دۆزینەوە. ئەگەر یەکەم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ وای کەپیتەڵ بە ئەوەی حەلکەی.
بە ئەوان حەلکەین ئێستا ئەوە گەرەی یەکەمیان. تەماشا بابەجان. R capital R capital Y capital Y capital ئەوە گەمیتەکانی دروست بوو R capital Y capital هەر چاریان. R small R small Y small Y small ئەوە دروست بوو. کو حەلەکەین تەماشا بابەجان لێرە کو حەلەکەین R capital R small Y capital Y small ئەو جارە ئەوەم لەوەی دەمێنێ ئەوەی لەو گەمیتەیە دەم R capital R small Y capital Y small R capital R small Y capital Y small ئەوە هەموویان بەو شێوەی دەرەچێن کو دەرچوونە ئەڵێن بۆ ماوە بابەت بۆ ماوە یعنی پیتە ئینگلیزەکان دەوێتن ئەوەی دوو پیتی جیاوازن ئەوانە گەمیتن ئاگادار بە ئەوانە گەمیتن ئەوەی ناو ئێرە دەرەچوو ناخشتەکە دەرەچی ئەوە تاکە باشە ئەوە تاکان دروست بووینە ئایا کو دەرچوونە هەمویان وەکو یەکن هەلی کە ئێستا هەموویان کو دەرچوونە سەتاسەدیان R capital R small Y capital Y small دەرەچی بۆ ماوە بابەتی یان چی یانی سەتاسەد یانی هەموویان بەو شەو دەرچوونە ڕوخسارە بابەتیان ئەلیلی یەکەم و سێم ئەوە زاڵە ئەوەش زاڵە کەواتە ئەڵێم سەتاسەدیان یان ئەڵێم هەموویان کووە تۆلوسی ڕەنگ زەردە باش یعنی ئەگەر لە دوتە دۆڕەک بوون یەکڕەج و یەکڕەجی ساڵ لە بەزی و بەزیوی بدەم ڕێژەی بۆ ماوە بابەت و ڕوخسار بابەت ئەکاتە چەند ئەکاتە 1 لە بۆ 0 ڕوخساری زاڵ دەرچوە بەڵێ بەزی دەرچوە نەخێر 1 لە بۆ 0 باش ئەو جارە دێم بەزی و لێکە دەم ئەو جارە بین بەزی و لێک بدەین کو دروست بە تەماشا بەزی و لە بەزی و بدەن تۆچرچی ڕەنگ سەوز لە تۆچرچی ڕەنگ سەوز بدەم کەواتە لێرە ئەگەر تەماشا لە ئەگەر یەکەم ئەگەر زاڵ و زاڵی لە بەزی و بدەم ڕێژەی بۆ ماوە بابەت بۆ ڕوخسار بابەت 1 لە بۆ 0 دەرچوە ئەگەر لە بەزی و بدەم کو دەرەچی R small گەمیتەکان دروست کرد R small Y small R small Y small ئەوەش بە هەمان شێوە دێم لێکە دەم ئەبێتە چێ ئەبێتە R small Y small ئەوەشیان هەموویان R small Y small دەرەچی هەموویان بەو شێوە دەرەچی R small Y small بۆ ماوە بابەتی کو دەرچووە ڕێژەی بۆ ماوە بابەت هەموویان سەتاسەدیان هەموویان R small Y small دەرەچی ئەی ڕوخسارە بابەتی هەموویان سەتاسەدیان کو دەرچووە ئەوە بەزیوە ئەوەش بەزیوە یەکەم و سێم هەردووک بەزیون تۆ سەوزی باشە ڕەنجی کو دەرچووە تۆچرچی ڕەنگ سەوز یعنی ڕێژەی چەند ئەویش بە هەمان شێوە 1 لە بۆ 0 کاتێک بەزی و لێکەدەم بەزی و دەرچوو بەڵێ دەرچوو زاڵ دەرچوە نەخێر 1 لە بۆ 0 کەواتە یەکڕەجی لە یەکڕەجی بدەم بەزی و لە بەزیوی بدەم لە دوتە دۆڕێک بوون ڕێژەی بۆ ماوە بۆ ڕوخسار 1 لە بۆ 0 ئەو جار ئەگەری سێم ئەگەر زاڵ و زاڵی لە زاڵ بدە یعنی کو مامۆستا یعنی تۆلوسی ڕەنگ زەرد لە تۆلوسی ڕەنگ زەردی بدەم ئایا ڕێژەی بۆ ماوە ڕوخسار کو دەرەچی دێن گەمیتەکان دروست دەکەین R capital Y capital R capital Y capital R capital Y capital R capital Y capital ئەوترش بە هەمان شێوە وەرە لێ چەندە R capital Y capital ئەوەشان ئەوم لەوەیدا ئەوەیان ئەو گەمیتە لە گەمیتی دووەمە دەمەوە R capital Y capital لە گەمیتی سێمە دەمەوە R capital Y capital چارمەش بە هەمان شێوە بەو شێوە دەرچێت کەواتە هەموویان کو دەرچوونە بۆ ماوە بابەت وەکو یەک دەرچوونە سەتاسەدیان
هەموویان کو دەرچووە R کەپیتال R کەپیتال Y کەپیتال Y کەپیتال. باش ڕوخسارە بابەت سەتاسەتیان زاڵ و زاڵە تۆ لووسی ڕەنگ زەر دەرچووە یانی ڕێژەکە چەندە 1/0 زاڵ دەرچووە بەڵێ بەزی دەرچووە نەخێ سفر و دانێ. باش ئەگەری چارەم ئەگەر تەماشا بابەتجان بەزی و زاڵ لە زاڵ و بەزی دەم یانی چێ ئەوە تەماشاەکەی بکەنێ تۆیەکە زەردە بەڵام چرچە نیە چرچەکە ئارسمۆڵ زەردەکە زاڵە وای کەپیتال وای کەپیتال لێرە تۆیەکە لووسە باشە بەڵام سەوزە وای سمۆڵ کەواتە دێم گەمیتەکان دروست دەکەم ئارسمۆڵ وای کەپیتال یەکەم لە سێمەدەم ئارسمۆڵ وای کەپیتال یەکەم لە چارەمەدەم ئارسمۆڵ وای کەپیتال دووەم لە سێمەدەم ئارسمۆڵ وای کەپیتال دووەم لە چارەمەدەم ئارسمۆڵ وای کەپیتال هەموو بۆ شوێ دروست بوو ئەوەشان بە هەمان شێوە ئار کەپیتال لە وای کەپیتال ئارکە هەمویان بەیەک شێوە دەرچوون وەرە بێن حەلیان کرد ئار کەپیتال ئار سمۆڵ وای کەپیتال وای سمۆڵ بەو شێوە دەرچوونە ئەوم لەوەیدا ئەو جارە ئەو گەمیتە لە گەمیتی دووەمەدەم ئار کەپیتال ئار سمۆڵ وای کەپیتال وای سمۆڵ ئەوە لە سێمەدەم ئار کەپیتال ئار سمۆڵ وای کەپیتال وای سمۆڵ ئەوەشان لە چارەمەدەم ئار کەپیتال ئار سمۆڵ وای کەپیتال وای سمۆڵ ئادی لە ڕیزدۆم هەموویان بەو شێوەی دەرەچی کەواتە بۆ ماوە بابەتیان کووە هەموویان سەتاسەتیان کو دەرچووە ئار کەپیتال ئار سمۆڵ وای کەپیتال وای سمۆڵ بەو شێوەی دەرچووە ئەدی ڕوخسارەکەیان ڕوخسارە بابەت ئەلیلی یەکەم و پیتی یەکەم و سێم ئەوە زاڵە باڵێ وای کەپیتال زاڵ لۆ کەپیتالە ئەوەشان زاڵ کەواتە زاڵ و زاڵ دەرچووە زاڵ و زاڵ کامەیە تۆ لووسی چەندیان سەتاسەتیان هەموویان تۆ لووسی ڕەنگ زەرد ڕێژەکە کەند کو دەچوە ڕێژەکە 1/0 کەواتە زووتە دووڕەک بوون ئەگە لە زووتە دووڕەک بووندا تاکێکی یەکڕەگم لە تاکێکی یەکڕەکدا ناڵم زاڵ و بەزی ئەڵم یەکڕەک و یەکڕەک تەماشا بابەتجان لێرە لێرە یەکڕەک و یەکڕەک ئەگەر لە زووتە دووڕەک بوون لێرە ئاگادار بە تەماشا بابەتجان لە پێش چاوت بی ئەوە زووتە دووڕەک بوون ئەگەر لە پرسیارەکە ئەگەر هاتووە پرسیارێک هاتووە لە زووتە دووڕەک بوون یەکڕەکم لە یەکڕەکدا باشە ئایا ڕێژەی بۆ ماوابەت و ڕوخسابەت کووە هەر کاتێک یەکڕەکم لە یەکڕەجیدا نەیگوتە من زاڵ و بەزویانە گوتی یەکڕەک و یەکڕێک ئەوە ڕێژەی بۆ ماوە بابەتیان ئەڵێن چێ بۆ ماوە بابەتیان کو دەرچووە ئەڵێن بۆ ماوە بابەت کو دەرچووە سەتاسەت دەرەچی ئەدی ڕوخسارە بابەتی سەتاسەت دەرەچی باشە کەواتە ئەنێ هەر کاتێک لە زووتە دووڕەک بوون یەکڕەکم لە یەکڕەجیدا 16 چەم لەو دروست دەبێ باشە بۆ ماوە بابەتیان هەمویان وەکو یەک دەرەچێ لێرە ئەگەر زاڵ یەکڕەک لە بەزیومدا ڕێژەی بۆ ماوە بابەت زاڵ دەرەچی بەڵێ بەزیو دەرەچی نەخێر ئەنووسیم 1/0 ئەگەر بەزیوم لە بەزیویدا باشە بەزیو دەرەچی بەڵێ زاڵ دەرەچی نەخێر 1/0 ئەگەر زاڵم لە زاڵدا یەکڕەک و یەکڕەک زاڵ دەرەچی بەڵێ بەزیو دەرەچی نەخێر 1/0 ئەگەر یەکڕەجی زاڵ و بەزیوم لە بەزی و یەکڕەجی زاڵمدا زاڵ دەرەچی بەڵێ بەزیو دەرەچی نەخێر باشە بابەتجان کەواتە ئەگەر لە زووتە دووڕەک بوون یەکڕەکم لە یەکڕەجیدا ئەوە کو دەرەچێ ئەوە
سەد بۆ ماوە 100 ڕوخسار دەرەچێت ئەوە گەریەک ئەو جارە بێن بەڕێژەکان بناسمەوە کو بەڕێژە بیناسمەوە ئەم لەو لە امتحانی لەوەزاریمە خواخواتم کاتم لەو بگەڕێتەوە کو بەڕێژەکە ئەگەر هاتووە ڕێژەیدا ئەم کو بیناسمەوە لێکدانەکانمان هەیە لە جووتە دۆڕەک بوون ئەوە باسی جووتە دووڕەکبوونی دەکەین جووتە دۆڕەک بوون زاڵی یەکڕەک لە بەزیوم دەست کە ئەرێم زاڵی یەکڕەک بەسمان کامێ ینی یەکڕەک و یەکڕەک هەردووچەند زاڵ بن دەست بدەین لە بەزی و بەزیو ئەوە یەکڕەکە بەڵێ ئەوە شەکڕەکە بەڵێ باوانە لێکماندا وەچە یەکەم کو دەرەچیە هەموویان ئار کەپیتەل ئار سمۆڵ وای کەپیتەل وای سمۆڵ دەرەچی تاکێک دەرەچی دووڕەکە بۆ هەردوو سیفەت هەڵێم دووڕەک بۆ ماوە بابەت هەموویان بۆ شێو دەرچووە کەواتە 100 دەرچووە 100 بۆ شێو دەرچی بۆ ماوەکەینە باشە ڕوخسارە بابەت لەبەرەوە هەردووچەند زاڵن 100یان هەموویان یەک لە بۆ سفر دەرەچی ئەگەری دۆم بەزیوم لە بەزیویدا کاڵێن بەزیو ینی بۆ هەردوو سیفەت بەزیوبی لە چمدا لە بۆ هەردوو سیفەت لە بەزیو وەچە یەکەم هەموویان بۆ شێو دەرەچی بەزیو کەواتە مادەم بۆ ماوە کو دەرچووە 100یان بەو شێو دەرچووە نووسم یەک لە بۆ سفر ڕوخساریشیان بەزیو دەرەچی بەڵام زاڵدەڵ ناچی یەک لە بۆ سفر زاڵی یەکڕەک و زاڵی یەکڕەک لە زاڵ یەکڕەک و زاڵ یەکڕەکەدا یەکڕەج لە یەکڕەکمدا هەمویان بۆ ماوەبەتیان بۆ شێو دەرەچی هەموویان کەواتە بۆ ماوە 100 دەرەچی یەک لە بۆ سفرە ڕوخسارش تەنها زاڵەکە دەرەچی یەک لە بۆ سفر زاڵ و بەزی و لە بەزی و زاڵیە دەم هەموویان بەو شێوەی دەرەچی بە ڕێژەی 100 یەک لە بۆ سفریان ئەو یەکڕەک و یەکڕەک ئەگەر نمونەی دووەم حەلی بکەین لە جووتە دۆڕەک بوون ئەگەر ئەمە لە جووتە دۆڕەک بوون یەکڕەج لە دۆڕەجی بدەین تەماشا بابە ئەگەر ئەو جارە لە جووتە دۆڕەک بوون یەکڕەک لە دووڕەجی درا کو بەڕێژە بیناسمەوە زوو بگەمە وەڵامەکانی خۆم لێرە چار ئەگەرم هەیە لە دووتە دۆڕەک بوون ئەگەر یەکڕەجی لە دۆڕەجی بدەم چوار ئەگەرم هەیە ئەگەر یەکەم تەماشا بابەجان بەزی و دوو سیفەتم هەیە بەزی و لە دووڕەجی بدەم بەزی و ئەوەتە ئار سمۆڵ وای سمۆڵ لە دووڕەکە دەم ئار کەپیتەل ئار سمۆڵ وای کەپیتەل وای سمۆڵ ئەوەتە ئار سمۆڵ لە ئار کەپیتەل ئار سمۆڵ وای کەپیتەل وای سمۆڵە دەم ئایا لە دووسە دۆڕەک بوون ئەگەر دووڕەجی لە بەزی و بدەم ڕێژەی بۆ ماوە کو دەرەچی ڕێژەی ڕوخسار کو دەرەچی ئەمە دەبی یەکەم جار گەمیتەکان بدوو دەزمەوە ئاگادار بن گەمیتی بە جوانی دروست نەکەی پسەر توی حەنابی لێرە گوتمان ئەلیلی یەکەم لە سێمە دەم ئار سمۆڵ وای سمۆڵ ئەوەتە لەبەرەوە یەکڕەکە هەمویان یەک جۆر گەمیت دروستە بێ باشە یەک جۆر گەمیت دروستە بێ ئەم نووسم ئار سمۆڵ وای سمۆڵ ئەوەیان ئار کەپیتەل ئار سمۆڵ ئەوە دووڕەکە وای کەپیتەل وای سمۆڵ ئەوەش دووڕەکە دووڕەک ئەکاتە چوار جۆر گەمی دروستە بێتن کو حەلکەین تەماشا بابەجان لێرە ئار کەپیتەل ئار سمۆڵ وای کەپیتەل وای سمۆڵ دێم یەکەم لە سێمە دەم ئەبتە چێ ئەبێتە ئار کەپیتەل وای کەپیتەل ئۆتە ئار کەپیتەل وای کەپیتەل یەکەم لە چارەمە دەم ئەبتە ئار کەپیتەل وای سمۆڵ ئەوەتە ئار کەپیتەل وای سمۆڵ دووەم لە سێمە دەم ئەبتە ئار سمۆڵ وای کەپیتەل دووەم لە چارەمە دەم ئەبێتە چێ ئار سمۆڵ وای سمۆڵ چوار زۆر گەمیتم دروست کرد وەرە بە حەلیکەی بە دوو شێوە حەلەکەم بەڵام با یەکەم جار پێ بڵێم سەر خشتەی پۆنێتەکەم ئەو گەمیتەی لەو گەمیتی دەم ئەبێتە ئار کەپیتاڵ ئار سمۆڵ وای کەپیتاڵ وای سمۆڵ باشە ئەوە لێرادەم هەمویان ئار کەپیتاڵ ئار سمۆڵ وای کەپیتاڵ وای سمۆڵ
R capital R small Y capital Y small ئەوەش بەو شێوە دەرەچێتەوە. چواریان چوار تاچیان کو دەرچووە R capital R small Y capital Y small. ئەوە لێرە. ئەوی تریان R capital R small Y small Y small. چواریشان بەو شێوەی دەرەچێت. کو دەرچووە R capital R small Y small Y small. ئەوی تریان R small R small Y capital Y small. هەموویان بەو شێوە دەرچن. چار تاچیشیان کو دەرچووە R small R small Y capital Y small دەرچووە. ئەوی تریان R small R small Y small Y small. چوار تاچیشیان R small R small Y small Y small دەرچووە. 4 8 12 16 تاکم لەو دروست بووە. بەڵام لەو 16 تاکانە ئایا ڕێژەی بۆ ماوە ڕوخسار کووە؟ تەماشا بەجە. لەو حاڵەتەیدا چ دەکەین؟ ئەگەر بەزی و لە دووڕەک درا بۆ ماو کو دەرچووە؟ ئەڵێم لێرە بۆ ماو کو دەرچووە کە حەلمان کرد یان لەو حاڵەتەی بابەجان تەماشاوین بۆ شێوازەشکە حەلکردنەوەی بە ئاسان بیتولۆت. بەزی و نییە ئەوە یەک ڕێگە ئەوەش یەک ڕێگە. چەند گەمی دروست بە 4 R small Y small R small Y small R small Y small R small Y small. ئەی هەر ساری وەکو یەکە. مادەم وایە ئەم یەک گەمیتی دانێم. ئەنووسێم R small Y small. باش. لێرەش 4 جۆر گەمی دروست بە وایە گەمیتەکان کوونە. یەکەم R capital Y capital. ئەوە گەمیتی یەکەم. گەمیتی دووەم R capital یان ئەگەر بەو شێوەی حەلەکەین. ڕاست لێرە چوارگەمیتنیە تەنها ئەو خشتەی لە پڕەکەینەوە. ئەوان هەموو وەکو یەکە کەواتە کو دەرەچی؟ ئەبێتە R capital R small Y capital Y small. ئەوە هەموویان بەو شێوە دەرەچی. چەند تاک 4 تاک. لێرەشە R capital R small Y small Y small. لێرەشان 4 تاک دروست بووە. لێرە R small R small Y capital Y small. ئەوەشیان 4 تاک دروست بووە. لێرەیە R small R small Y small Y small. لێرەشان 4 تاک دروست بووە. لە جاتی ئەمە هەموو خشتەکە پڕکەمەوە یەک پڕەکەمەوە ئەوش هەموو وەکو یەک دەرەچن. کەواتە بۆ ماوە کو دەرچووە؟ بۆ ماوە بابەتیان. بۆ ماوە بابەت کو دەرچووە؟ ئەڵێم بۆ ماوە بابەتی بەو شێوەی دەرچووە. هەموویان وەکو یەکن بە ئەو پیتە ئینگلیزیانە نەخێر. چاری جیاواز دەرچووە کا مامۆستا. ئەوە دووڕەگ و دووڕەگە. ئەوە دووڕەگ و بەزیوە. ئەوە بەزی و دووڕەگە. ئەوە بەزی و بەزیوە. چاری جیاوازن. کەواتە ئەڵێم چێ؟ 125یان کو دەرچووە؟ R capital R small Y capital Y small دەرچووە. 125 تریشیان کو دەرچووە؟ R capital R small Y small Y small دەرچووە. 125 تریشیان کو دەرچووە؟ R small R small Y capital Y small. 125 کو دەرچووە؟ R small R small Y small Y small. 25 باش مامۆستا ئەتوانم برێم بەو شێوەی حەلکەم برێم 1 1 1 1. ئایا ڕێژەی بۆ ماوە بابەت لە دووتە دووڕەک بوون 1 1 1 1 دەرەچی بەڵێ ئەتوانم ئەکەمە 25 کەشەمان نییە یا ئەنووسین چەند 4 لەسەر 16 4 لەسەر 16 4 لەسەر 16 بەو شێوەی باشە یان 1 لەسەر 4 1 لەسەر 1 لەسەر کامە ڕێژە تۆ ئاگدار ئەوە بۆ ماوە. ئەدی ڕوخسار ئەوە زاڵە ئەوەش زاڵە کەواتە 125یان زاڵ و زاڵ کامەیە؟ ئەوە زاڵ و زاڵە تۆلوسی ڕەنگ زەرد. ئەوەیان زاڵ و بەزیوە کە زاڵ و بەزیوە تۆلو 125یان تۆلوسی ڕەنگ سەوز دەرچووە چکە بەزیوەکەیە
ئەوەشیان کو دەچوە بەزیوە 125یان بەزیوەکە چە تۆ ترچی ئەوتکە زاڵت ڕەنگ زەرد 125ەکەی تریشیان کو دەچوە بەزی و بەزی تۆ ترچی ڕەنگ سەوز باشە بابەجان ئێرە ئاگادار بە کەواتە ئەی ڕوخساری کوڕێژەکەی کو دەچوە ئەلەم ڕوخسارە بابەتیان یەک دەرچوە باشە مامۆستا هەمانە لە جوتە دووڕەک بوون ڕێژەی بۆ ماوابەت یەکسامت بە ڕوخسارە بابەت بە چەند یەک بڵێ ئەگەر دووڕەجی لە بەزی و بدەم ڕێژەی بۆ ماوە یەکسان بە ڕوخسارە بابەت باشە ئەوە گەرێک ئەو جارە ئەوە سکریکەن ئێستا ویتکە حەلەکەین ئەگەری دووەم ئەگەر زاڵ و زاڵی لە دووڕەجی دێم باشە ئەو جار ئەگەر زاڵ و زاڵی لە دووڕەجی دێن با بزانی کو حەلەبی لە دووتە دووڕەک بوو دووڕەجی لە زاڵ و زاڵی بدەین دووڕەجی لە زاڵ و زاڵ بدەین ئایا ڕێژەی بۆ ماوە ڕوخسار کو دەرەچی زاڵ و زاڵ لە دووڕەجی بدەین باشە زاڵی یەکڕەگ و یەکڕەک مەبەسمانی ئاڵەتلۆچکە ئاڵەتن یەکڕەگ و یەکڕەگ تۆلوسی ڕەنگزەر لە تۆلوسی ڕەنگزەر دەدەین بەڵام زاڵ لە بەزی دەین ئەوە دێن ئەوە دووڕەگە مادەم دووڕەگە چوار جۆر گەمی دروست دەبێت لە دووڕەجی تاچی دووڕەک لە دووسە دووڕەک بوون چوار جۆر گەمی چوار جۆر گەمی دروست دەبی گەمی تێچەند زاڵ و زاڵی تێدەیە گەمی تێچەند زاڵ و بەزیوە گەمی تێچەند بەزی و زاڵە گەمی تێچەند بەزی و بەزیوە ئەوی تریان زاڵ و زاڵە هەموو گەمیتەکە وەکو یەک دەرەچیم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ لۆ چکە پیتی یەکەم لە سێ بدەم ئەبتە ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ ئەوە حەل بوو ئەوی تریان یەکەم لە چارە مەدەم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ دووەم لە سێ مەدەم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ دووەم لە چارە مەدەم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ هەموویان ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ دەرەچی بێن حەلیکەین لەبەر ئێرە تەماشایە لێرە هەموویان وەکو یەک گەمیتە ئەم یەک گەمیتی حساب بکەم هەتانە پێکەوە حەل ناکەم لۆ وەکو وەختم لە بگەڕێتەوە ئەگەر جیاوازبانە ناچار بووم بەڵام ئێستام چوار گەمیتم وەکو یەکێک کەوت یەکی حەلەکەم لۆم ئاسان بێتن وارە با یەکەم لێرادەم ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ هەر چاریان بۆ شێوە دەرەچی لێرە ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ ئەوش هەموو بۆ شێوە دەرەچی چوار تاچی ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ دەرەچیتن گەمیتی سێم ئار سمۆڵ لە ئار کەپیتەڵ دەم زاڵەکەی نووسم ئار کەپیتەڵ ئار سمۆڵ ئەبێتە وای کەپیتەڵ چوار تاچن بەوەی بۆ دروستە بێ ئەوی تریان ئار سمۆڵ وای سمۆڵ لە ئار کەپیتەڵ وای کەپیتەڵی بدەم ئەبێتە چێ ئەبێتە ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ وای سمۆڵ چوار تاکم لەوەی بۆ دروستە بێ ئایا هەمووی وەکو یەکە با تەماشا بکە بۆ ماوە پیتەکان زاڵی یەکڕەگ و زاڵی یەکڕەگ لێرە هەیە ئەوە زاڵی یەکڕەگە ئەوە دووڕەگە ئەوە یەکڕەجی زاڵە ئەوە دووڕەگە ئەوەش دووڕەگە کەواتە چوار بۆ ماوە بابەت کو دەرچووە چار تاچیان یان ئەڵێن چێ ئەڵێن 125یان یان ئەڵێم یەک لەسەر چاریان یان ئەڵێم چار لەسەر 16یان ئەنووسم یەکیە کامە ڕێژاتۆ ئاگادار بە کو دەرچووە ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ چاریان بۆ ماوە بابەتیان بەو شێوەی دەرچووە باشە ئار کەپیتەڵ وای کەپیتەڵ ئەوە یەک چارێ تریشیان کو دەرچووە چارێ تریشیان ئەنووسم 125یان کو دەرچووە ئار کەپیتەڵ وای سمۆڵ ئەوەتە چاری تریشیان 125 تریشیان ئار کەپیتەڵ ئار سمۆڵ وای کەپیتەڵ دەرچووە 125 تریشیان
R capital R small Y capital Y small دەرچووە. بۆ ئەو ماوابەت کو دەرچووە ئەگەر دووڕەجی لێکڕەجی زاڵ بدەم بۆ ماوە بابەتی کو دەرچووە یەک 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 دەرچووە. ئەوە تەبیر بی باشە. لێرە پێش بێنە سەر ڕوخسارەکەی ئایا ئەگەر تۆلوسی ڕەنگ زەرد لە تۆلوسی ڕەنگ زەردرا لە دووسە دووڕەک بوون ئایا چەندیان ڕێژەی چەندی بۆ ماوابەتی تاکەکان لە باوانە چیتەوە تەماشە. باوان کووە R capital R capital Y capital Y capital ونی ئەوە لە پێش چاوەبی ئەوە باوانە ئەوەشیان باوانە ئەوەی ناوێرە ئەوە تاکەکانە وەچەکانم چەندیان وەچەکانیان لە باوانە چیتەوە لە باوانی یەکڕەک گوتی یەکڕەک باوان R capital R capital Y capital Y capital ئەدی وەچە چەندیان بەو شێوەیە R capital R capital Y capital Y capital ئەڵم 125یان بۆ ماوابەتیان لە باوانی یەکڕەکە دەچیتەوە. بەستەوە نەخێر چەندیان لە باوانە دووڕەکە دەچیتەوە R capital R small Y capital Y small 125 تریان کەواتە بەگشتی ئەگەر دووڕەجی لە زاڵی یەکڕەک و یەکڕەک بدەم چەندی بۆ ماوابەتی باوان وەچەکان لە باوانە 150 وەچەکان لە هەردوو باوانە چیتەوە لە ڕووی بۆ مابابەتەوە 125 لە باوانی یەکڕەک زاڵ و زاڵەکە دەچی 125 لە باوانە دووڕەکە دەچیتەوە. ئەی ڕوخسار بابەت لە ڕوخسار بابەت حسابی زاڵ و زاڵەکەیەکەین ئەوە زاڵە کەواتە ئەویان چاریان زاڵ و زاڵن ئەوە زاڵە کەواتە چاریتکەشان زاڵ و زاڵن ئەوەش زاڵە کەواتە چاریتکەشان زاڵ و زاڵە ئەوە زاڵە کەواتە ئەڵێم ڕوخسارە بابەت سەتاسەتیان ئەرێم هەموویان کو دەرچووە تۆلوسی ڕەنگ زەرد دەرچووە. زام لە زاڵ دەرچوو بەڵێ مامۆستا زاڵەکە دەرچووە نووسم یەک بەجێ دەرچووە نەخێر باشە لە دووسە دووڕەک بوون هەمانە بۆ ماوەبابەت یەک دەرچی یەکسانبی بەڵام ڕوخسارەکەی یەکسانەبی بەڵێ بۆ ماوەبابەتیان 125 دەرچووە ڕوخسارەکەی یەک لە بۆ سفر دەرچووە هەمویان زاڵ دەرچووە هەمویان تۆلوس دەرچوونە. ئەوە گەرشکە ئەگەر سێم ئەگەر ئەو جارام دووڕەجی لە زاڵی یەکڕەک و بەزیوی بدەم ئایا ڕێژەی بۆەوە ڕوخسار کو دەرەچی دێن ئەوە لێر ئاگدار بە تەماشە دێن دووڕەگەکە گوتمان چوار جۆر گەمی دروست دەکە R capital Y capital لۆ چکە یەکەم لە سێمدا R capital Y capital یەکەمی لە چارەمەدەم R capital Y small دووەمی لە سێمەدەم R small Y capital دووەمی لە چارەمەدەم R small Y small لەوی تریان R capital Y small ئەوە دروست بوو یەکەم لە چارەم R capital Y small ئەو جارە R capital Y small R capital Y small چەندیان وەکو یەکن هەر چوار جۆر گەمیتەکە R capital Y small کەواتە ئەمن هەمووی حەل ناکەم یەکچی حەلەکەم باش لەوەی لە وەختم بگەڕێت بچی وان بکە کەوا دێم حەلەکەم R capital Y capital Y small هەر چار تاشیان بەو شێوە دەرچوون هەموویان وەکو یەک لێرە R capital Y small چوار تاشیان بەو شێوە دەرچووە لێرە R capital R small Y capital Y small چوار تاشیان بەو شێوە دەرچووە ئەو جارە R capital R small Y small چوار تاشیان بەو شێوەی دەرچووە ئایا هەموو بۆ ماوەکان هەموو بۆ ماوەبابەتێک وەکو یەک دەرچووە با بێن تەماشا بکەینێ R capital Y capital Y small یەکڕەجی زاڵ دووڕەک یەکڕەجا بەزیەوە نا دووڕەک و بەزیو چاری جیاوازن کەواتە ئەڵێم بۆ ماوە بابەتیان کو دەرچووە
سەتا بیست و پێنجیان کو دەرچووە R کەپیتاڵ R کەپیتاڵ Y کەپیتاڵ Y سمۆڵ بۆ شەو دەرچووە سەتا بیست و پێنجی تریشیان کو دەرچووە R کەپیتاڵ R کەپیتاڵ Y سمۆڵ Y سمۆڵ سەتا بیست و پێنجی تریان کو دەرچووە R کەپیتاڵ R سمۆڵ Y کەپیتاڵ Y سمۆڵ سەتا بیست و پێنجی تریان کو دەرچووە R کەپیتاڵ R سمۆڵ Y سمۆڵ Y سمۆڵ بۆ ما کو دەرچووە یەک 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 ڕێژەی بۆ ما بابەت کو دەرچووە یەک 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 ئەوە بۆ ماوە بابەت ئەدی لێرەش بۆ ما بابەت کو دەرچووە یەک 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 ئەدی لێ ڕوخسار لێرەش بۆ ماوەتەکە بە شێو دەرچووە باش بابەجام دێن لێرە ئەی ڕوخسار ئەلیل یەکەم و سێم ئەوە زاڵە ئەلیل یەکەم زاڵە ئەوەش زاڵە باش ئەوە زاڵ و زاڵ ئەنووسم زاڵ و زاڵ لێرە زاڵ و بەزیو لێرە زاڵ ئەوەشان بەزیو لێرە زاڵ و زاڵ لێرە زاڵ و بەزیو کەواتە ئەڵێم چی لێرە ڕوخسارە بابەت سەتا پەنجایان سەتا پەنجایان لۆ پەنجا ئەوە زاڵ و بەزیو ئەوە زاڵ و بەزیوە منیاوتە زاڵ بەزیو زاڵ بەزیو بسوێن دەبێت پەنجا سەتا پەنجایان کو دەرچووە ڕوخسارەکە ئاگادار بە زاڵەکە تۆلووسی بەزیوەکە تۆلووسی ڕەنگ سەوز ئەی پەنجاکەی تر سەتا پەنجاکە تر یان کو دەرچووە زاڵ و زاڵ تۆلووسی ڕەنگ زەرد یعنی مامۆستا لێرە ئەگەر دووڕەجی لە یەکڕەجی زاڵ و زاڵ دەم ڕوخسارە بابەتیان کو دەرەچی یەک بە یەک نیوە بە نیوە پەنجا بە پەنجا باشە ئەو لەو حالەتەش حالەتی چارەم و ئاخیری ئاگادار بە ئەگەر دووڕەجی لە بەزی و زاڵی یەکڕەک بدەم باشە کو دەرەچم ئەوە دووڕەگ و دووڕەگە چوار جۆر گەمیتم لۆ دروست بووە وەکو وانتر لێرە یەک جۆر گەمیتم لۆ دروستە بی ئەلی یەکەم و سێم R small Y capital R small Y capital R small Y capital R small Y capital هەموو وەکو یەکەم یەک جۆر گەمیتی حەلەکەم وەکو بە هەمان شێوە ئەبێتە R capital R small Y capital Y capital چەندیان چوار تاچەند بەو شێوەی دەرچووە ئەوێتریان R capital R small Y capital Y small چوار تاچیان بەو شێوەی دەرچووە ئەوێتریان R small R small Y capital Y capital چەند تاچیان چوار تاچیان بەو شێوەی دروست دەبێ ئەوێتریانە R small R small Y capital Y small چوار تاچیان بەو شێوەی دروست دەبێ ئەیە بۆ ماوە ڕوخساریان هەموو وەکو یەکە تەماشا بزان هەموو وەکو یەکەیان نا دووڕەگ و یەکڕەجی زاڵ دووڕەگ و دووڕەگەوە بەزی و یەکڕەگە بەزی و دووڕێک وەکو یەک نییە کەواتە بۆ ماوە کو دەرچووە بۆ ماوە بابەتیان سەتا بیست و پێنجیان R کەپیتەڵ و R کەپیتەڵ R small Y کەپیتەڵ Y کەپیتەڵە سەتا بیست و پێنجیان R کەپیتەڵ R small Y کەپیتەڵ Y smallە سەتا بیست و پێنجیان R small R small Y کەپیتەڵ Y کەپیتەڵە سەتا بیست و پێنجیان R small R small Y کەپیتاڵ Y سمۆڵە کەواتە بۆ ماوە یەک 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 ئەی ڕوخسار ئەوە زاڵ و زاڵە ئەویان زاڵ و ئەوەشان زاڵ ئەوەشان زاڵ و زاڵە ئەوەیان بەزی و زاڵە بەزی و زاڵ ئەویان بەزی و زاڵە کەواتە ڕوخسارە بابەت کو دەرچووە سەتا پەنجایان زاڵ و زاڵە نووسم تۆلووسی ڕەنگ زەرد سەتا پەنجاشیان کووە بەزی و زاڵە بەزی و کووە تۆ چرچی زاڵەکە ڕەنگ زەردە کەواتە ئەگەر دووڕەجی لە بەزی و بەزی و دەم بۆ ماوەکەی کووە یەکێک یەکە ئەدی ڕوخسارەکەی
نیوە بە نیوێ. کەواتە لێرە تەماشا بابەتجە ئەگەر یەک ڕەج لە دوو ڕەج دەین با بنە سەر خشتەکەی تەماشای بابە ئەو خشتە ئاخر پرسیارەکەی حەلەکەین و ئاگادار بن. دوتە دۆڕک بوون ئەگەر یەک ڕەکمان لە دوو ڕەجدا یەک ڕەج لە دوو ڕەجدا ئەگەر یەکەم ئەگەر بەزی و لە دوو ڕەج بدەم بەزی و لە دوو ڕەج دەم وەتە یەکەم چوار جۆر گەمیتمە دروستە تاکن و دروستەبی باشە 16 وەچەم لە دروستەبی چاریان بۆ ماوە بابەتیان چاریان دووڕەگ و دووڕەگە چاریان دووڕەگ و بەزیوە چاریان بەزی و دووڕەگە چاریان بەزی و بەزیوە ڕێژەی بۆ ماوە یەک ئەنووسم 125 ڕێژە ڕوخسار بابەت یەک کەواتە ئەگەر بکە تێبینێ ئەگەر ڕێژەی بۆ ماوابەت لە جووتە دووڕەک بوون باسی جووتە دووڕەک بوونی دەکەین جووتە دووڕەک بوون لە جووتە دووڕەک بوونی ئەگەر یەک ڕەجی لە دووڕەجی بدەم باشە دووڕەگەکە ئەوە دیارە لە بەزی و یەک ڕەگ چێ بەزی و بدەم ڕێژەی بۆ ماوە بابەت و ڕوخسار بابەت یەکسانە بە یەک ئەوە گەر یەکەم ئەگەری دووەم لە جووتە دووڕەک بوون ئەگەر یەک ڕەجی لە دووڕەجی بدەم بەڵام یەک ڕەگەکە کوبی زاڵ و زاڵ بێ لە دووڕەجی بدەم زاڵ و زاڵ لە دووڕەجی بدەم ئەوەیە وەچە یەکەم چوار جۆر بۆ ماوە بابەت دەرەچێ بۆ ما بابەتیان کو دەرچوە چوار جۆر بۆ ما بابەتە ڕوخسارەکەیان سەتاسەتیان زاڵ دەرچوە زاڵ بە دووڕەجیدا زاڵەکە دەرچوە ئەوەیان زاڵە بەزی دەرچوە نەخێر بەزی و دەرنەچوە سەتاسەتیان ئەو جارە جووتە دووڕەک بوون یەک ڕەجی لە دووڕەجی بدەم یەک ڕێگەکە کوبی زاڵ و بەزیوی زاڵی یەکڕک بەزیوش بەخۆ یەک ڕێگە زاڵی یەکڕک لە بەزیوی بدەم لە دوور دەگەڵ دووڕەجی زاڵی یەکڕک و بەزیو لە دووڕەج بدەم چوار جۆر بۆ ماوە بابەتی تاکان دەرەچن باشە جۆر ئەگەنە بەخۆی لەوانە 16 تاک دەرەچی بەڵام چاریان ئەو بۆ ما بابەتە هەیە چواریان ئەو بۆ ما بابەت هەیە چواریان ئەو بۆ ما بابەتە چوارشان ئەو بۆ ما بابەتە کەوتە بۆ ما بابەت یەک دەرەچی ڕوخسارەکەیان لەو حاڵەتەیە نیوە بە نیوە دەرەچی ئەنووسێم 50 ئەو جارە لە جووتە دووڕەک بوون ئەگەر یەک ڕەجی لە دووڕەجی بدەم یەک ڕێگە کوبی بەزی و زاڵ بێ بەزی و زاڵ لە دووڕەجی بدەم بۆ ماوە بابەتی یەک دەرەچی ئەنووسم 25 باشە ڕوخسارە بابەتیان نیوە بە نیوە دەرەچی تەوا بەجەم کەواتە پێداچوونەوەی خێرا و ئاخر بابەت ئاخر قسە و ئاگەتێری بابەتجە دووتە دووڕەک بوون لە دووتە دووڕەک بوونی کەنجین بۆ ماوە و ڕوخسار یەکسانە بە یەک ئەگەر دووڕەجی لە بەزی و بدەم ئەو لە بەردبی کەنجین بۆ ماوە یەکسامی بە یەک بەڵام ڕوخسار نیوە بە نیوەیە دوو حالەتم هەیە ئەگەر دووڕەجی لە بەزی و زاڵی بدەم یان لە زاڵ و بەزیوی بدەم باشە بەڵام لە هەموو حالەتەکان دەزووتە دووڕەک بوونی لە یەک ڕەجی لە دووڕەج بدەم ڕێژەی بۆ ماوە بابەت هەمویان یەک دەرەچی باشە بابەجام بەڵام ڕوخسارەکەی دەگۆڕێتێن هەمانە ڕێژەی ڕوخسار و بۆمە یەکسانە بە یەک هەمانە ڕێژەی بۆ مابەتیان یەکە ڕوخسارەکەیان نیوە بە نیوێ هەشمان ڕوخسارەکەیان 100 ساڵ دەرەچی ئەوە لەسەر
دوتە دۆڕەبوونی نمونەی دووەممان هەر کرد ئەگەر یەک ڕەج لە دوو ڕەجودە تا دەرسی داهاتوو هیوادارم سەرکەوتووتر بم.